هەموولایەن بەخێر بێن. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان کە لە پرسێکی وا گرنگە ئامادە بوون. من ئەمڕۆ دوو جار خۆشحاڵم، جارێک لەبەرەوەی کە کۆڕی مامۆسایەکم بەڕێوە ئەبەم. چەندین ساڵ پێش ئێستا لە پرۆژەیەکی تایبەت بە گەشەپێدانی کولتور دکتۆر کامەران بابەتی فەلسەفەی مێژووی پێوتوین و جارێکی دیکەش لە پرسێکی وا گرنگە ئێمە کۆبوونەتەوە گفتوگۆ ئەکەین. ئەو بابەتی کە ئەمڕۆ دکتۆر پێشکەشمانەکە لە ناونیشانی داگیرکاری و نامۆبوون. دکتۆر کامەران پسپۆڕی فەلسەفەی مێژوو پرۆفیسۆری یاریدەدەرە لە بەشی فەلسەفە و توێژینەوە کولتوریەکان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. سەرپەرشتیاری چەندەها ماستەرنامە و دکتۆرای کرد و چەندەها توێژینەوەی زانستی دەربارەی مێژوو، ئاین، کۆمەڵگە و ژن لە گۆڤارە زانستی و ڕۆشنبیرەکانی کوردستان و عێراقدا بڵاو کردەوە و چەندین کتێبی چاپکراویشی هەیە. لەوانە ئافرەت لە گوتاری ئیسلامی هاوچەرخدا، ڤیکۆ و فەلسەفەی مێژوو کە ناونیشانی ماستەرنامەکەیەتی، کەلتور لە نێوان وەرگرتن و ڕەتکردنەوەدا، فێرنان برۆدەر و گوتاری مێژووی کە دکتۆرانامەکەیەتی، لە نێوان مرۆڤ و شوێن و کاتدا دیبانەیەک بۆ تێگەیشتنی مێژوو، جەمالەدینی ئەفغانی و ڕەوتەسەگرەکانی جیهانی عەرەبی، کورد بنیادێکی نەخەمڵی و ڕەنگدانەوەی کولتور، کوردناسی و مێژووی ژیانی ڕۆژانە، ژن و بزوتنەوەی مێژوو، ئایدۆلۆژیا مێژووی منداڵەتی. بەڕێزان، پێمان وایە بابەتی داگیرکاری پێویستە لە هەموو کات زیاتر ئەمڕۆ گفتوگۆی بکەین و وڵاتانی داگیرکەر ئەگەر لە سەدەکانی پێشووترا بە شێوازی سوپا و دامەزراوە و خوێندنەوە هاتبێتن، ئێستا ئەم شێوازە گۆڕاون بە شێوازی دیکە دێن. پێویست ناکا خۆی بوونی لێرە هەبێ وەکو جەستەیەک، وەکو لاچێ، وەکو دامەزراوەیەک، بەڵام چەندین ڕێگە و فۆرمی دیکەی هەیە کە لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە ئەمڕۆ میوانداری دکتۆرمان کردووە کە قسە لەسەر داگیرکاری و نامۆبوون بکە، مەرجێ ئەوەی کە ئێستا من وتم هەمووی لەم ڕۆیان گفتوگۆی لەسەر بکرێت، کە بەڕاستی هەر پرسەکە خۆی زۆر جێگەی گفتوگۆیە و پەیوەندیدارە بە کۆمەڵی ڕەهەندی زۆری دیکەوە کە هیوادارین بتوانین هەر لایەنێک و هەر تاکێک لە ئێمە بتوانین زیاتر خوێندنەوەمان هەبێ و گفتوگۆی زیاتر لەسەر بکەین. ئێمە دەرفەت ئەین بە دکتۆر کە بابەتەکەی خۆی باس بکات، دواتر ئەگەڕێنەوە بۆ لای ئێوە، هەر سەرنج و پرسیارێکتان هەبێ لە ئێوە وەرەگرین و گفتوگۆەکەین. سوپاس. ئێوارەتان باش. خۆم بە خۆشحاڵ زانم کە لە خزمەتتانە گفتوگۆ لەسەر بابەتێکی زۆر گرنگی پەیوەست بە بوونی خۆمانەوە، بە وجودی خۆمانەوە بکەین. هەموو مرۆڤ، هەموو کورد لە ڕاستیە و زۆر سوپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەم بۆ ئەم دەرفەتە و مامۆستای بەڕێز. بێگومان و بابەتی کە من ئەمەوێت ئێستا پێشکەشتانی کەم بابەتێکە بەناونیشانی داگیرکاری و نامۆبوون و زیاتر جەختمان لەسەر بەتایبەتی لە دوای ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ کردبووەوە لە بنەڕەتە ئەمە خۆی توێژینەوەیەکی زانستی ئەوە لە کتێبی کورد بنیادێکی نەخەمڵی و شاب بە درێژی هەڵوێستەمان لەسەر کردووە و قسەمان لەسەر کردووە. پێم خۆش بوو پێشەوەی من بچمە ناو بابەتەکەەوە باس لە کێشەیەکی بنەڕەتی بکەم لە توێژینەوەی زانستە مرۆڤایەتیەکان بەگشتی. یعنی ئێمە قەیرانی لە ڕاستیە قەیرانی میتۆدی توێژینەوەمان هەیە. ئێمە کێشەی گەورەمان هەیە لە زانستە مرۆڤایەتیەکانە. ئەو میتۆدانی تا ئێستا ئێمە توێژینەوەی پێەکەین میتۆدی گەلێک کۆنن، یعنی سەدەی بەسەرا تێپەڕیوە، وەکو وایە ڕێزم هەیە وشەکە گەر هین نەبێ بەگاجووت ئێمە بین لە سەدەی 21 ئێمە بین زەوی بکێڵین کە ئەمە لە ڕاستیە قەیرانێکی گەورەیە. بەدڵنیایی ئەوە بابەتێک هەیە کە زۆر گرنگە زانستە مرۆڤایەتیەکان. فێرنان برۆدێر قسەیەکی زۆر جوانیە، حەزەکەم لێرە بیرتان بخەمەوە ئەو بکەمە سەربەنی ئەو بابەتی کە خۆمانەمانەوێت.
ئەڵێ واقعی مێژوویی وەکو ئەو پەزڵە وایە، ئەو وێنەیە وایە کە پارچە پارچە کراوە، ئەیدیتە دەستی مناڵێک و ئەڵێ زەحمەت نەبێ ئەو وێنەیە دروست بکەرەوە. ئەڵێ پارچەیەکی ئەم وێنەیە بریتیە لە مێژوو، پارچەیەکی جوگرافیایە، پارچەیەکی سیاسەتە، پارچەیەکی دەروونناسیە، پارچەیەکی کۆمەڵناسیە، پارچەیەکی ئابووریە، پارچەیەکی ئەڵێ کێشە گەورەکەی ئەم زانستانە ئەوەیە کاتێک بۆ نمونە مێژوو بێت بێوێت بە میتۆدی تایبەت بەخۆی بێوێت وەکوڵێ بوونی مرۆیی ئاشکرا بکات. یعنی بانگەشەی ئەوەش بکات کە من ئەمەوێ ئەتوانم واقع ئاشکرا بکەم، لەولاوە جوگرافیا بە هەمان شێوە، لەولاوە سیاست بە هەمان شێوە، لەولاوە لە ڕاستیە ئەڵێ یعنی جوزئبینی بەشبینی ئەم میتۆدانە کێشەی بنەڕەتی خۆیانە. یعنی تۆ ئەبێ دیدێکی گشتیت هەبێ لە ڕاستیە کاتێک کە تۆ قسە لەسەر واقعەکەیت، کاتێک کە تۆ لەسەر مرۆڤەکەی دووشت هەیە لە ڕاستیە پەرد ناکرێت، ناتوانانی پارچە پارچەکەیت و قسەی لەسەر بکەیت. یەکەم مرۆڤ تەنها کاینێکی جەسەدی نییە، تەنها جەستە نییە، تەنها غەریزە نییە، لەگەڵ ئەوەیە کە جەستەیە و کە غەریزەیە عەقلیشە، لەگەڵ ئەوەیە یعنی هەر عەقڵە مرۆڤی لە کوخەکانەوە لە ئەشکەوتەکانەوە گەیاندۆ بە باڵەخانەکانی ئەمڕۆی نیویۆرک و تەکنۆلۆژیایی کە ئیمڕۆ ئێمە ئەیبینین و بەکاری ئەهێنین. مرۆڤ هەر کاینێکی عەقلیش نییە لە ڕاستیە، کاینێکی ڕۆحیشە لە هەمان کاتە. هەمیشە ئەوێ هێزی کێشکردنی زەوی بەجێ بێڵێت و لە شەقی باڵبا بڕوات بۆ جیهانە و کۆڵێ دوورەکان بۆ ئاسمانەکان بە هەمان یعنی کاریگەری ئاین ئەوەی کە وەکوڵێ گزارشتی دەکاتوەمانە. مرۆڤ کاینێکی سایکۆلۆجیە، هەتا دوایی مرۆڤ بوونێکی ئاڵۆزە لە ڕاستیە. ناکرێت تۆ بێت یەکێک لەم لایەنانە بگریت و بڵێ ئەمە مرۆڤە. لە هەمان کاتە کە مرۆڤ پەرد ناکرێت، شتێکی تریشمانێ پەرد ناکرێت، ژیان پەرد ناکرێت. ژیان هەر سیاست نییە لە ڕاستیە، ڕاستە سیاست کاریگەری هەیە، ژیان ئابووریە، ژیان کۆمەڵایەتیە، کۆمەلگایە، ژیان سایکۆلۆجیایە لە ڕاستیە، ژیان یعنی ژیان گشتێکی ئاڵۆزە، هیچ لایەنێکی ژیان نییە کاریگەری لەسەر لایەنەکانی تر نییە، هەر وەکو هیچ لایەنێکی وجودی وەکوڵێ ڕەگەزی مرۆڤ نییە کاریگەری لەسەر لایەنەکانی تر نەبێت. واتە زۆر گرنگە کاتێک کە ئێمە توێژینەوە لە هەر بابەتێکەکەین دیدێکی واقعی و گشتگیرمان هەبێت. ئەمە زۆر بابەتێکی گرنگە. ئەگەر لەم ڕوانگەوە لە بینەوە بۆ واقعی خۆمان لە کێشەی کورد ڕابمێنین ورد بینەوە بەدڵنیاییەوە ئەومان بۆ دەرەکەوێت کە کێشەی کورد کێشەیەکی بنیادیە، کێشەیەکی ڕووکەشی نییە، کۆمەڵایەتیە، بە تەنها سیاسی نییە، کەلتوریە نەک تاکە کەسی، ماوە درێژە نەک ماوە کورد. واتە زۆر لەوە قوڵتر و ڕیشەدارترە کە بتوانین لە نێو بابەت و پرسە سیاسیەکاندا ئێمە چارەسەرەکانی بۆ بدۆزینەوە. واتە ئەبێ زۆر لەوە ورتر ڕۆبچین. بۆیە ئەگەر لەم ڕوانگەوە سیر بکەین، سێری واقعی خۆمان بکەین، هەست دەکەین هەمیشە هەوڵ دراوە چارەسەرەکان لە لایەنە سیاسیەکە بەدەست بێت و هەموو هیوا و ئاواتەکانیش لەسەر کەسایەتی سیاسیەکان هەڵچنراون. هەر بۆیە ئێمە نەتیجەمان نییە، هەر بۆیە لەبەر ئەوەی لە بنەڕەتە بمبورە قسەیەکەم بەڵام ڕاشکاو بین و وەکۆڵە دەست لەسەر برینەکان دابرین. ئەو کەسانە کڕ خۆیان وەکۆڵێ ئەو دیدەفراوانیان نییە کە بتوانن چارەسەری ئەو کێشەیە بکەن. سیاسەتیش وەکۆڵێ مانیفێستی مرۆڤایەتی ناکە، هەموو مرۆڤایەتی و هەموو واقع بڵین ناخاتە ڕوو. لێرەوە ئەگەر بینە سەر بابەتەکەی خۆمان ئەگەر لەم ڕوانگەوەیکەین بۆچی داگیرکاری و بۆچی نامۆبوون دوو بابەتی ئێجگار گرنگ لە ڕاستیە. یعنی لێرە ئەتوانم بڵێم ئەمە سەربەرێکە منتەڵەقێکە بۆ ئەوەی ئێمە بچینە ناو کێشە بنەڕەتیەکانی بوونی خۆمانەوە. وشەی نامۆبوون طبعا بەرامبەر بە وشەی ئیختیرابی عەرەبی بەکار هاتووە و بەرامبەر بە وشەی ئەلینەیشنی ئینگلیزی و فەڕەنسی بەکار هاتووە. هەردوو وشە ئینگلیزی و فەڕەنسیەکە لە وشەی لاتینی ئەلینیشەوە داتاشراوە. ئەویش بەواتای چی؟ واتای لە بنەڕەتە واتای گواستنەوەی مڵکیەتی شتێک بۆ کەسێکی تر و داڕمین یاخود لابردنی دەگەێنێت. گواستنەوەی مڵکیەتی شتێک و داڕنین و لابردنی ئەگەر ئەم فرمانش لە وشەیەکی دیکە وەرگیراوە کە چییە؟ کە ئەلینیوس واتای ئینتیمایە، پەیوەندیدارێتی بۆ کەسێکی تر یاخۆ هەڵواسین پێوەی دەگەێنێت.
ئەمیشیان لە کۆتاییدا لە بێژەی ئەلیوسەوە هاتووە واتە گزارش لە ئەوی تر دەکات جا ئەو کەسە ناو بێت یاخود ئاو ناو لەم ڕوانگەوە ئەگەر گواستنەوەی مڵکیەتی شتێک بۆ کەسێکی تر و داڕنین لێی و زەوتکردن و لابردنی نامۆبوون دروست بکات گواستنەوەی مڵکیەتی شتێک ئەوە زیادەڕەوی ناکەین ئەگەر بڵین مێژووی کورد لە ڕووخانی دەوڵەتی مادەوە تا ئێستا مێژوویەکە بە بەردەوامی نامۆبوونی بەرهەمهێناوە یعنی واتە ئەتوانین بڵین مێژووی ئێمە مێژووی نامۆبوونە لە ڕاستیە چونکە هەڵکەوتەی ئەگەر بینە یعنی مێژووی سێنێکی هەڵکەوتەی شوێنی هاوسێتی جیۆپۆلیتیکی کوردستان یعنی شوێنێکی ناوەند بووە لە نێوان ئیمپراتۆریەتەکانە بۆ نمونە هەر لە پێشزاینەوە ئێمە ئیمپراتۆریەتی ئێرانیمان هەیە بە هەموو ئەو بنەماڵانەی فەرمانڕەوایەتیان کردووە لەگەڵ یۆنانەکانە دواتر لەگەڵ ڕۆمانەکانە دواتر لەگەڵ بێزەمتیەکانە هەڵکە ڕۆمی خۆرهەڵاتی بوون و ئەمانە یعنی بە بەردەوامی بەریەککەوتن هەبوو بە بەردەوامی منمنانی و جەنگە بۆ کوردستان پانتایی وەکوڵە گۆڕەپانی پێکداکێشانی هێزانە بووە دواتریش کوردستان دوای ئەمەکە ئیسلام دەرەکەوێت ئەبێتە ڕێڕەوی تێپەڕبوونی سوپای فتوحات بۆ ناوچەکانی خۆرهەڵات و بۆ بشێکیشی بۆ خۆراوە لێرەوە وە دواتریش کە خلافەت بکۆڵێ پایەکانی خۆیان چسپێنێت و لا یەکەم جار لە دیمەشق و دواتر ئومەوی و دواتر عەباسیەکان لە بەغا کوردستان ئەبێتە لانکەی ئەو بزوتنەوە بەرهەڵسکارانەی خلافەت کە دروست دەبێت واتە ئیستیقراری هەر تیان نابێت لە ڕاستیە دوای ئەوەش کە مەغۆڵەکانێت و دوای ئەوەش کە ئیمپراتۆریەتی سەفەوی دەرەکەوێت و دوای ئەوەش کە ئیمپراتۆریەتی عوسمانی دەرەکەوێت بۆ 500 سەدا سەفەویەکان لە ئێران زەندیەکان ئەفشارەکان قاجارەکان بە دواییەکە زیاتر ئەتوانین بڵین لە 24 جەنگی زۆر گەورە لە کوردستانە ڕووی داوە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین لە کوردستان بەهۆی ئەو شوێنەیەوە هەرگیز بواری ئەوەی نەداوە لەبەرەوەی ئیستیقراری سیاسی تیانە بووە لەبەرەوەی زلهێزەکان لە ناوچەکەی ئامادەیانە بووە بواری دەرکەوتنی هێزێکی بەهێز نەبووە لە کوردستانە هەمیشە سەرکوت کراوە کاتێک کە جەنگ دەبێت لە ناوچەکەیە لە ڕووی ئابووریەوە ئەم ناوچەیەکی ئابووریکی ژێرخانێکی دادەپێوی هەیە هەمیشە سووداوە هەمیشە تاڵان کراوە هەتا دوایی کاتێک کە جەنگ ڕوەدا کاتێک کە منولانەیە کاتێک کە ئابوورێکی سەقامگیر نییە بە دڵنیاییەوە بنیادێکی کۆمەڵایەتی شێواش بنیادی کۆمەڵایەتیش بە شێوازێکی سروشتی گەشە ناکات کاتێک لەناومایە سایکۆلۆژیای تاک بە هەموو یعنی بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین ئەمە ڕەوش و ئەمە شێوازی ئێمە بوو مێژووی ئێمە مێژووی داگیرکاری بووە ناکرێت لە زانستی ناکرێت هەر توێژەرێکی زانستی مرۆڤایەتی بەگشتی باز لە کورد بکات باز لە کێشەی کورد بکات باز لە داگیرکاری نەکات ناکرێت باز لە ژێردەستەیی نەکات لە ڕاستیە کە یعنی ئەمە مێژوویەکی کورد نییە لە ڕاستیە ئەمە کودەتایەک نەبووە ئەمە گۆڕانکاریەکی سیاسی نەبووە ئەمە مێژوویەکی ماوە درێژە 1000 ساڵ 2000 ساڵ یعنی ئەمە شتێکی ئاسان نییە ساکار نییە لە ڕاستیە لێرە دەتوانین بڵین بە درێژایی ئەو ماوە دوور درێژە کوردستان داگیرکراو بووە و کوردەکان خاوەندارەتی خاکەکەی خۆیان بە زۆر و ناچاری لەدەستداوە وەک نامۆیەک لە نیشتیمانەکەی خۆیاندا مامەڵەیان لەگەڵدا کراوە سەرەڕای ئەوەش بە چەندەها هۆکار هەوڵدراوە لە خشتە ببرێن ئینتیمایان بۆ بەرامبەر نەک بۆ خۆت تیا دروست بکرێت و بەردەوام تۆق بکرێتەوە واتە نامۆبوون لە کۆمەڵگەی کوردیدا بە پلەی یەکەم دەرهاویشتەی بارودۆخێکی نائاساییە کە کۆمەڵی کوردەواری پێدا تێپەڕیوە ئەویش هەلومەرجی ژێردەستەیی کورد و زەوتکردنی خاکی کوردستان بووە دواتر ئەگەر سیری بگەڕینەوە بۆ فەلسەفە بگەڕینەوە بۆ سوکرات بگەڕینەوە بۆ ئەفلاتۆن و بگەڕینەوە بۆ کتێبی پیرۆز پەیمانی کۆن پەیمان لەبەرەوەی کاتمان نییە لە ڕاستیە و دواتر باز لە ریفۆرمی بچین بۆ ریفۆرمی ئاینی سەردەمی لۆسەر کاڵڤن دواتر ئەو گۆڕانکارانی کە لە لاهوتەوە بەسەر چەمکی لامبووبوونە دەچێتە ناو لە سەردەمی نوێ ئاچێتە ناو فەلسەفەوە هەموو ئەمانە هەر لە سوکراتەوە باز لە چیەکەن باز لە دابڕانەکەن و باز لە جیابوونەوەکەن باز دەواکەن کە ئەمە پرۆسەیەکی جیابوونەوەیە واتە دەگەینە ئەو هەری لە ئەنجامی ئەگەر پێناسەکانی ئەوان ئەگەر ئاگەمان لەوانە بێت ئەگەر ئاگەمان لە نامەکانی پۆلس و لۆسەر و کێ و کاڵڤن و کێ و کێ بێ فەیلسوفەکان سەردەمی ڕۆشنگەری بێت بەو ڕاستی ئاشنا بین کە دابڕان و جیابوونەوە ئەو پرۆسانن کە نامۆبوون دروست دەکەن و
ئەو بە ئەندازەی فراوان بوونیان دۆخی نامۆبوونەکە قوڵترەکەن واتە تا دابڕانەکە زیاتر بێت فراوانتر بێت تا جیابوونەوەکە ماوەکەی زیاتر بێت بە دڵنیاییەوە نامۆبوونەکە قوڵترە بێتەوە جا ئەو نامۆبوونە دەشێت لە نێوان مرۆڤ و خوددا وەکو لە کتێبی پیرۆزە باسەکرێ یان تاکو کۆ یاخود مرۆڤ و نیشتیماندا ڕوو بدات بێگومان شوێن یەکێکە لە ڕەگەزە بنەڕەتیەکانی دروستکردنی مێژوو و ڕۆڵێکی کاریگەری لە ئاراستەکردنی بزوتنەوەی مرۆڤ لە ژیاندا هەیە هەیە بێگومان هەمیشە مرۆڤ یعنی ئەتوانین بڵین یەکانگیر بووە پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ شوێنە هەبووە لەگەڵ جوگرافیا هەبووە بەڵام بەدڵنیاییەوە ئەمە بۆ کورد زۆرینە کورد هەرگیز لە مێژووە یعنی نەک حەزی بەوە نەبووە ئامادەی ئەوە نەبووە کە سنووری خۆی کە جوگرافیای خۆی جێبێڵێت بە درێژایی مێژوو وە کۆڵێ جەنگاوە لە پێناوی ئەمەیە بەڵام کاتێک هێزگەلێکی دەرەکی یەن و هێزگەلێکی نامۆ دێن و دەست بەسەر نیشتیمانەکەدا دەگرن وەک مڵکی خۆیان مامەڵەی لەگەڵاکەن و خەڵکەکەی دەکەنە کۆیلا ئەوە جگە لە نامۆبوون شتێکی تر چاوەڕۆی دانیشتوانە بە کۆیلە کراوەکە ناکات چونکە یەکێک لە بنەڕەتیترین کاری داگیرکەر هەوڵدانە بۆ بچڕاندنی پەیوەندی نێوان مرۆڤ و نیشتیمانەکەی بە ئەندازەی سەرکەوتنی داگیرکرد لەم پرۆسە ترسناکەدا سەرکەوتوو دەبێت لە نامۆکردنی گەڵی ژێردەستەکە بە نیشتیمان و کەلتورەکەی بۆ بە ئەنجامگەیاندنی ئەم ئامانجەش چەندەها ڕێگە دەگیرێتە بەر وەک بەستنەوەی داگیرگەکە بە نیشتیمانی زلهێزەکەەوە و ناساندنی وەک بەشێک لە خۆی و بڵاوکردنەوەی کەلتوری وەکوڵە باڵادەستی خۆی و تەنانەت ڕاگواستن و گۆڕینی ناوی شار و شارۆچکە و گوند و تەنانەت چیا و گرد و ڕووبارەکانیش کە ئێمە لەگەڵ هەموو ئەمانایە لە ڕاستیە بە شێوازێک لە شێوازەکان ئاشنایەتیمان هەیە بە شێوازێک لە شێوازەکان بوونی هەیە لە ڕاستیە لێرەدا هەندێک جار ترسناکی پرۆسەکە لەوەدا بەرجەستە دەبێت کە ئەم داگیرکاریە درێژخایەن بێت واتە دەشێت داگیرکاریەکە سنوورەکانی نامۆبوونی شتێ بپەڕێنێت و بەرەو قڕکردنی بایۆلۆجیانە ئاراستە وەربگرێت کوردستانیش دیارترین نمونەی بەرجەستەبوونی ئەم ڕاستیە واتە مەبەستمان لە جینۆسایدە لێرە بەس لە ئەمە زۆر بە کورتی حەزەکەم یەک هین هەیە بۆی ورتر لەسەر پێناسەی نامۆبوون قسە بکەین بۆی وەکوڵە تێگەیشتێکی گیلمان هەبێ نامۆبوونی خود ئەو دۆخە ئەگەر نامۆبوونی خود ئەو دۆخە بێت کەوا لە مرۆڤ بکات نەبێتە چەقی جیهانەکەی خۆی واتە وا لە مرۆڤەکات نابێتە چەقی جیهانەکەی خۆی واتە ئەو مرۆڤە خۆی نابێ وەک دروستکەری کردار و هەستەکانی خۆی ژیان نەگوزارێنێت واتە دەسەوسان بێت لەو شوێنەی کە پێویستە مرۆڤ لە ژیاندا بۆ خۆی داگیری بکە و هەست بە شوێنکەوتەی یاخود ئینتیما بۆ کەسێکی تر یا دەستەیەکی تر بکات ئەوە نابۆبوونی خودی کوردی لە مێژوودا قوڵایی خۆی هەیە و تەنها بۆ کاتێکی دیاریکراو ناگەڕێتەوە چونکە ئەو دۆخە وەکو وتمان پەیوەندی بە ژێردەستەوە هەیە ئێمە باس لە داگیرکاریەکەین بێگومان ئەتوانین بڵین سایکس بیکۆ ڕێکەوتنامەی سایکس بیکۆ خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی کووردا بە تایبەتیش لە کاتێک کە قسە لەسەر داگیرکاری و لەسەر قسە لەسەر نامۆبوونەکەی نامۆبوون بە خود نامۆبوون بە مێژوو لە ڕاستیە بە واتایەکی فراوانی بێگومان ئێمە هەموومانەوە ئازانین نامێ باسی ڕێکەوتنامەکەکەم ڕێکەوتنامەی سایکس بیکۆ لە شێوەی چەند یادداشتنامەیەکی دیبلۆماسیانەی نێوان بەریتانیای مەزنوو و فەڕەنسا و رووسیادا بە ئەنجام گەیەندرا ئەو یادداشتنامەی کە دەسەندەی بریتانیا و فەڕەنسای لە ئیمپراتۆریەتی عوسمانی پاش دابەشکردنی دەستنیشان کردبوو لە ڕۆژان لە مای 1916دا ئەم ڕێکەوتنامەیە وەکوڵێ بەسترا ڕەنگە ئەو پرسیارەمان لا دروست بێت وەکوتم قسە لەسەر ڕێکەوتنامەکە ناکەم ئایا ڕێکەوتنامەیەکی سیاسی نێوان دوو دەوڵەت ئایا ئەکرێت یعنی ببێتە هۆکارێک بۆ ئەوەی نامۆبوون پرۆسەیەکی درێژخایەنە لە ڕاستیە زۆر گرنگە توێژە بزانێت زەمن دیاری بکات زەمن ڕەگەزێکە بۆ دروستکردنی مێژوو زەمن مێژوو دروست ئەکا لە ڕاستیە مێژوو زەمن هەر بۆ ئەوە نییە بڵین فڵان ڕوودا و لەوەیە ڕوویداوە فڵان ڕوودا و لەوەیە ڕوویداوە من ئێستا تەلەفۆنێک بۆ تۆ کەم ئەڵێم زەحمەت نەبێت وەڵام منەوە بەڕێگاوە نیم بۆ لای تۆ دەدەقیتر لای تۆ ئەگەمە لای تۆ ئەڵێ زۆر باشە تا تۆی من چاکە لێنێم
زۆر طبيعية من ئەمە ئاسایی وەرەگەم چکە دا چا بەدە دقیقەیەکە کوڵێت بەڵام ئەگەر بڵێ وەڵا وەرە تۆ من یاپراخت بۆکەم بە هەردە دقیقە تا تۆ یاپراخەکەشە دەست پێکەم و حازر بێت ئەمە ئەمازانی کە ئەم شتە لە ڕاستیە زەمەنی یاپراخ زەمەنی دروستکردنی یاپراخ زەمەنێکی دوور و درێژترە هەموو ڕووداوێکی مێژوویش هەموو واقعێکی مێژووی زەمەنی دیاریکراوی خۆی هەیە یەکێ لە گەورەترین کێشەکانی مێژوونووس ئەوەیە کە لە زەمن تێناگات لە ڕاستیە گەورەترین کێشەی ئێمە درک بە زەمن ناکەین هەر بۆیە ئەتوانین بڵین بەشێک لەو نووسینانەی کە ئێمە ئەینووسین وەکۆڵێ ناتوانین ڕاستیەکان بپێکێت ناتوانێت شوێنی خۆی بگرێت هەر بۆیە یعنی من زۆر جار ئەو قسەیەکەم ئێمە دێها بگرە سەدەها شەهادەدار و بەخۆشمەوە بڕوانامەدار و مێژوونووس و نازانم چیمان هەیە بەڵام هێشتا خۆمان لە مێژوو تێنەگەیشتوین مێژوو ئەنووسینەوە بەڵام هێشتا تێنەگەیشتوین چەندەها توێژەرمان هەیە توێژینەوەیەکە بەڵام خۆی لە کایەکەی خۆی تێنەگەیشتووە یعنی بەڕاستی قەیرانی گەورەمان هەیە ئایا ئەکرێت بۆیە بێمە سەر بابەت دەرنەچین ئایا ئەکرێت ڕێکەوتنامەیەکی سیاسی وەک سایکس بیکۆ ڕۆڵێکی گەورە لە نامۆکردنی خودی کورد عینەتەوەیەکدا بجێڕێت بێگومان ئەو ڕێکەوتنامەیە تەنها مێژوویەکی ڕوودا و ئامێزی ماوە کورد نەبوو کە تەنها پەیوەندی نێوان دوو وڵات یان چەند وڵاتێک بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕێک بکات بەڵکو مێژوویەکی سیاسی بوو کە بایەخی بە پرزگەلێکی قوڵتر لە مێژووی ڕووداو دەدا لە باتی گرنگیدان بە کەسایەتی و زنجیرەی ڕووداوەکانی توانێت بچێتە بوارگەلێکی فراوانی توێژینەوەی میکانیزمە کۆمەڵایەتیەکانی دەسەڵات و پەیوەندی نێوان دەوڵەت و کۆمەڵگە ئەمەش لە ڕێگەی چی کەناڵگەرێکی جۆرە و جۆرەوە بەدەسات گرنگیدان بە سیاست وەک شێوەیەکی کۆمەڵایەتی و کەلتوری واتە ئەو تێگەیشتنە سیاسیە تەقلیدیە ڕووکەشیە واز لێبێنین سیاست وەک شێوەیەکی کۆمەڵایەتی کەلتوری و نزیکخستنەوەی ئەنترۆپۆلۆژی لە دامەزراوە سیاسیەکان و بەرچاوڕۆشتنی دەربارەی ڕۆڵی ئایدۆلۆژیا لە پێکێنانی کاری سیاسیدا ئەگەر بە دڵنیاییەوە ئەگەر لەم ڕوانگۆ بڕوانین بێگومان بە دڵنیاییەوە سایکس بیکۆ نەتەوەیەکی نەبەخۆی نامۆ کرد یعنی زۆر زیاتر قۆڵی کردەوە بە چەند شێوەیەک ئێمە ئەتوانین باز لەم نامۆبوونە بکەین لە ڕاستیە پێویستە ئێمە لێرە بگەڕێنەوە بۆ دەروشی کاری یعنی لێرە تۆ ناتوانانی مێژوو ئەو کەرەستەیی پێ نییە کە بتوانێت یعنی بە ئێمە بڵێ لێرە تۆ ئەتوانی چارەسەری ئەم کێشەیە بکەیت هەر بۆیە یەکێک لە گەورەترین کێشەکانی مێژووی ئێمە لە ڕاستیە ئەوەیە کە پارچەوەرەقەیە کە پێوترێ بەڵگەنامە ناتوانێت چارەسەری ناتوانێت واقع ناتوانێت زۆر کێشەمان بۆ چارەسەرکە ناتوانێت ڕاستیەکانمان بۆ ئاشکرا بکە لە ڕاستیە شێوازەکانی نامۆبوونی کورد زۆر هینی نەکرد سەری نەڕۆین یەکەم شێوازیان گوێڕایەڵی یاخود ملکەچکردن بۆ کۆ ئەمە ئەریک فرۆم باسی لێواکات کە ئەوەی کە نامۆبوون دروستەکە بەلای ئەریک فرۆمەوە گوێڕایەڵی یاخود ملکەچکردنی تاک بۆ کۆ چۆن تاکێک بۆ کۆ تاکێتی خۆی لە دەسەیەچێت چۆن بوونی ساختە لەو ژیانە گشتێدا دەژی کە تەواوی جیاوازیەکان ڕەت دەکاتەوە و هەموو هەستکردنێک بە ڕەسەنایەتی لەناو دەبات و مرۆڤ لە تەواوی ئەو توانایی بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی و ڕای ئازاد و بڕیاردان دادەماڵێت تەواو پێچەوانەی بوونی یەکەمەکە بوونێکە لەسەر خۆیە وەستێت ئەم بوونەبوونێکی ساختەیە بوونێکە هەمیشە خۆیە دزێتەوە بوونێکە هەمیشە ئێوێ لەگەڵ کۆمەڵا بێ دانی هەست بە هیچ بەرپرسیارەتیەک ناکات هیچ بەرپرسیارەتیەک هەڵ ناگرێت واتە ئەتوانین بڵێن ئەم بوونەکە مەبەستمان بوونە ساختەکەیە مرۆڤ بۆ جیهانێکی هاوشێوە دادەبەزێنێت بۆ جیهانێکی هاوشێوەدا دەبەزێنێت ئەو مرۆڤەی لە کۆدا واتە لە کۆمەڵە لە جەمعە ون دەبێت ئازادی و سەربەخۆیی خۆی لە دەست دەدات و ئەوە دەکات کە خەڵکی دەیکەن لێرەوە ئەو مرۆڤە بنەڕەتیەکەی لەناو دەبات و سازش لەسەر ئازادی و تاکێتی خۆی دەکات و تەنها دەبێتە شتێک لە نێو شتەکاندا ئەمەش بە هەدەردانێکی تەواو بەها و حەقیقەتی مرۆڤی لێ دەکەوێتەوە لە سەربەنی ئەو پۆلێنکردنەی کە هایدگەر بۆ بوونی بنەڕەتی و بۆ بوونی ساختە دەیکات دەتوانین بڵێن ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کە وتمان لێرەوە خاڵێکی بنەڕەتیە جەوهەریەکە لە داگیرکاری قۆناغێکی دەست پێکات بە ئەندازەیەکی گەورە زەمینەی بۆ سڕینەوەی بوونی بنەڕەتی خۆش کرد و بوونی ساختەش بۆ ئەو واقعی کە تا ئەندازەیەکی گەورە گزارش لە خودی کوردی بکات
چونکە پەرتکردنی کوردستان بۆ چوار پارچە ئێمە باس لە چێکەین تاک بۆ کۆ ئەتوە ئەمە بۆ کەمینەش ڕاستە بۆ زۆرینە پەرتکردنی کوردستان بۆ چوار پارچە و لەکاندنی هەر پارچەیەکی بە سنوورێکی فراوانترەوە و لە چوارچێوەی ئەو دەوڵەتە نوێیانەی کە بانگەشەی دەوڵەتی نەتەوەی یان دەکرد فارس و تورک و عەرەبی کردە باڵا دەست و زۆرینە کوردەکانیش وەک کەمینەی ناو ئەو دەوڵەتانە کەوتنە بەر ڕەحمەتی ئەو زۆرینانەی کە کێشە کۆمەڵایەتیەکانی بە بەرزترین ئازگەیشت بوو هەرچی دەوڵەت نەتەوەیە وەک چۆن پیشان دەدرێ فۆرمی سەرەکی دیموکراسی ئازادی و مافی مرۆڤ نییە لە ڕاستیە ئەوەی کە بە بەردەوامی بانگەشەی بۆ کرێ بەڵکو سیستمی نیکۆڵی لێکردنی ئەو بەهایانەیە واتە ئەگەر ئەرکی دەوڵەت نێوانێکی بێلایەن بێت ئەگەر دەوڵەت ئەرکی دەوڵەت نێوانێکی بێلایەن بێت لە نێو گروپە پێشبڕکێکارەکان و تاکەکانی کۆمەڵگا هاوکات وەک ناوبژیوانێک وا بێت کە دەبێت دەوڵەت کە بتوانێت هەر هاوڵاتیەک بپارێزێت لە هێرشی هاوشارەکەی و قەوارەیەکی بێلایەن بێت و لە پێناو بەرژەوەندی هەمووان کار بکات بۆ ئەو شتێک کە پێی دەوترێ باشی گشتی یاخود بەرژەوەندی گشتی ئەوە ئەو دەوڵەتە نەتەوەیانەی لە ئەنجامی ڕێکەوتنامەی سایکزبی کۆ دروست کراون و کوردیان بەسەردا بەشکرا نەکردە سەرسان بوون لە بەجێبەجێکردنی ئەوەرکەدا بەڵکو سنوورەکانیان کردە دیواری زیندانێکی گەورە بۆ کوردەکان و ناو زمان و کەلتور و شوناسی کوردی لەسەر زەمینی باو باپیری خۆی قەدەغە کرا سیاسەتی بە عەرەبکردن بە تورککردن بە فارسکردن واتە سەپاندنی کەلتوری زۆرینە یەک شێوازی ژیانکردن و شێواندنی دیموگرافیای کوردستان و ڕاگواستن و نیشتەجێکردنی نەژادە سەردەستەکان لە خاکی کوردستاندا برەوی پێدرا ئەمانە هەمووی بە یاسا کرا ئەمانە دواتر لە سایی ئەم دەوڵەتانەیە هەمووی بە دەستور کرا هەمووی مؤسسەی دەوڵەت زۆر بە وردی ئیشی لەسەر کرد واتە ڕاکێشانی هێڵی سنوور بەسەر کوردستاندا و بە پێی ڕێکەوتنامەی سایکسبیکۆ ئاکامی زۆر خراپی بە دوای خۆی داهێنا ڕۆڵێکی بنەڕەتی گێڕا لە دروستکردنی بوونێکی ساختە لە خودی کوردیدا و دواتر قوڵکردنەوەی هەستی ناومەبوون لەناوە خودەدا ئەمەش دوای ئەوە بەدیهات کە دۆخی دیموگرافی ئابووری شێوە زۆربەی خێڵ و عەشیرەتەکانی سەر سنوور یەک دابڕان مڵک و ماڵیان دابەش کرا ژیانی ئاساییان تێکدرا شیرازەی یەکگرتووی ئابووری و کۆمەڵایەتیان لە گرێژ نەچوو بازرگانی ناوخۆی کوردستان لە کزیدا ئەوەی زیاتر نامۆبوونەکەی قوڵتر کردەوە ئەوە بوو کە دەوڵەتە دروستکراوەکان ئامادە نەبوون تەنانەت لە وڵاتەکانیشاندا ناوی خاکی کوردستان لەخۆ بگرن شتێکیان بە ناوی کوردستانی ئێران و کوردستانی عوسمانی و لە ناو سنووری وڵاتەکاندا بۆ جارێکیش کە پێشترین بوو قبول نەبوو لە ڕاستیە چونکە واتە و چەمکی ئەو زاراوە سیاسیانە بۆ هیچ کامیان قابلی قبول نەبوون هەستیاربوونێکی شکۆدار بەم شێوەیە نامۆبوونی خود واتە داڕنینی مرۆڤایەتی بوونی مرۆڤ لەو بوارانەی ژیان کە بەرامبەری ئەو تایبەتمەندیانن واتە بەرەمهێنا ژیانی کۆمەڵایەتی ژیانی هەستی بێگومان خودی کوردیش لە سایی ئەو دەوڵەتانەی بەرهەمی ڕێکەوتنامەی سایکسبیکۆ بوون و بە درێژایی سەدەیەک ڕوبەڕووی تەواوی ئەو داڕنینانە بوونەوە و هەستی نامۆبوونی ئەتوانین بڵێن لە تاکی کوردیا لە بوونی کوردیا بەخۆ تەڵعان تیا بەهێزتر کرد ئەمە خاڵی یەکەم کە باسیەکات بۆیە زۆر گرنگە بزانین ئەم کێشانە ئێمە لە کۆ دروست بووە یعنی بزانین لە کۆ ئێمە گەیشتوین بە ئێستا دووەم ملکەچکردنی سادی ماسۆشی ملکەچکردنی سادی ماسۆشی ئەریک فرۆم پێناسی سادیزم بەم شێوەیە دەکات حەزکردنە بۆ بەدەستێنانی دەسەڵات و فەرمانڕەوایەتیەکی بێسنوور بەسەر هەر بوونەوەرێکی زیندوودا جا ئەو بوونەوەرە ئاژەڵ یا منداڵ یا پیاو یاخود ئافرەت بێت دەسەڵاتێک و فەرمانڕەوایەتیەکی تەواوت بەسەر مناڵە ژنە پیاوە هەر ئەمەش بە ئامانجی زۆر لێکردنیان لەسەر چەشتنی ئازار و سەرشۆڕێتی بەبێ ئەوەی توانای بەرگریکردن لە خۆیان هەبێت بەڵام ماسۆشیزم بەلای فرۆمەوە واتای ملکەچبوونی کەسێک دەگەێنێت بۆ هێزێکی گەورەتر و مەزنتر لە دەرەوەی خۆی کە مرۆڤ ئازادی و ڕێزی شکۆی خۆی تەسلیم دەکات و لە بەردەمیدا هەست بە دەسەوساری دەکات زۆر بە کوردی سادیزم واتە مرۆڤ کاتێک چێژ لە ئازاردانی ژێردەستەکانی خۆیە بینێت بەڵام ماسۆشیزم کاتێک مرۆڤ چێژ لەوە ئەبینێت کە ئەوانەی لەسەریەوەن ئازاری بدات
بۆیە سەرەڕای ئەگەر وردبینەوە لەم پێناسانە وردبینە سەرەڕای ئەو جیاوازیە ڕووکەشی لە نێوان سادیزم و ماسۆشیزمە بەدی دەکرێت بەڵام لە ڕاستیدا ئەوان لە یەکدی جا ناکرێنەوە و هەردووکیان لە یەک پێداویستی و لە یەک چاوگەوە سەرچاویان گرتووە. ئەویش ڕاکردنە لە هەڵوێستێک کە بەرگەی ناگرن. هەم سادیەکە ڕاکە لەو هەڵوێستی بەرگەی ناگرێت، هەم ماسۆشیەکەش ڕاکە لەو هەڵوێستی کە بەرگەی ناگرێت. واتە هەستکردی تاکە بە تەنهایی بە دەسەوسانی و بە دڵە ڕاوکێ ئەو هەستی کە لە ئازادی سلبیەوە سەرچاوە دەگرێت و لە مرۆڤ دەکات بە تەنهایی ڕوبەڕووی جیهانێکی نامۆ ببێتەوە. لە ملکەتی ماسۆشیزمدا تاک لە ڕێگەی قوربانیدان بە ئازادی و ڕزگاربوون لە خودی خۆی هەوڵ دەدات بەسەر هەستی داما واتە عەجزی و تەنهاییدا ئازاڵ بێت. ئەم دۆخەش جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ ملکەچکردنی سادێتیدا نییە لە ڕاستیە. مرۆڤی سادی ئەو کەسەیە هەست بە داماوی و لاوازی دەکات و بەلایەوە ژیان واتایەکی ئەو تۆی نییە، بۆیە هەوڵ دەدات لە ڕێگەی هەژمونکردن بەسەر کەسانی تردا قەرەبووی ئەو هەژاریە خۆی بکاتەوە. بۆیە فرۆمگوتنی ئەو دەیەوێت ئەو خودەی کە بەلایەوە لە مێروویەک زیاترە بۆ خودایەک بگۆڕێت. هەر ئەوەندەش نا، بەڵکو جیاوازی لە نێوان سروشتی ملکەچکردنی سادێتی و سروشتی ملکەچکردنی ماسۆشیدا نییە. مرۆڤی سادی پێویستی بە کەسێکە، هەردووکیان پێویستیان بە کەسێکە لە ڕاستیە. مرۆڤی سادی پێویستی بە کەسێکەدا کە بەسەریدا زاڵ بێت، واتە پێویستیکی لە ئەندازە بەدەری بۆ کەسە هەیە، بۆ پێی هەست بەوە دەکات کە هێزێکی شاراوەی ئەوتۆ لە ناخیدایە و دەیکاتە گەورەی مرۆڤێک. جا کۆیلایەتیکردنی سادێتی بۆ ماسۆشێتی هیچی کەمتر نییە لەو کۆیلایەتی کە ماسۆشێتی بۆ کەسێک یا ئەو هێزەی کە گەورەی بەسەرەوە دەکات. لێرەوە دەردەکەوێت کە سادیزم و ماسۆشیزم دوو ڕووی یەک هەڵوێستن لە ڕاستیە. ئەویش هەستکردنە بە عەجز و بە ناتەواوی داماوی بە نەقص، واتە هەر یەکە لە سادی لە ماسۆشی پێویستێکیان بکوتمان بە کەسێکی ترە کە ناتەواویەکانیان پڕ بکاتەوە. سادی بوونەوەرێکی تر دەکاتە درێژبووی خۆی، بەڵام ماسۆشی خۆی دەکاتە درێژبووی بوونەوەرێکی تر. لەم سەربەرەوە دەتوانین بڵین ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بە شێوازێک سنووری ئەو دەوڵەتانەی کە کوردیان بەسەردا دابەشکرا بۆ ڕەنگ ڕێژ کرد کە تێیدا قەوارە نوێیەکان بوونە کێڵگەی گەشەکردنی تۆی سادیزم و ماسۆشیزم کە دوو شێوازی نامۆکردنی مرۆڤ بە خودی خۆی. ئەو حکوومەتانەی پێکهێنران لەبەرەوەی بنیادێکی ئابووری وەکووتمان کۆمەڵایەتی سیاسی کەلتوری پتەویان نەبوو، هاوکات لە ئەنجامی پرۆسەیەکی درێژخانی مێژوویدا دروست نەبوو بوون و ئەو فەرمانڕەوانەش پشت ئەستور بە هێزی سروشتی خۆیان نەهاتبوونە سەر کورسی دەسەڵات. بۆیە هەمیشە هەوڵیان دەدا لە ڕێگەی هەژمون و زاڵبوون بەسەر بوونی کورد لە دەوڵەتەکانیاندا هەستی داماوی و لاوازیان بشارنەوە. لە بەرامبەر کووردا وەک ئیمپراتۆرێتێک خۆیان دەنوات، هەروەها بوونی کوردیش هەستی گەورەبوونی لە ناخدا تۆخ دەکردنەوە. لەبەر خۆیان گەوران و بوونی کوردی وەکووتمان هەستی ئەو باڵایی و گەورەیەی لە بەهێز دەکردن. بۆیە ئەو دەسەڵاتانەی بەرامبەر بە کورد دروست بوون دەسەڵاتێکی سادی بوون و چێژیان لە داهێنانی هونەری چەوسانەوە و ئازاری کورد دەبینیەوە. لێرەدا دەبێت ئەو ڕاستیە فرامۆژ نەکەین کە توێژێک لە نێو کۆمەڵگەی کوردیدا سروشتێکی ماسۆشیان بۆ دروست بوو، چێژیان لە ملکەچکردنی خۆیان بۆ دەوڵەت وەردەگرت و ئازادی و ڕێز و شکۆی خۆیان بۆ بەخشی بوو واتە بە دەوڵەت. ئەمەش لەو هەستکردن بە لاوازی و ناتەواویەوە دروست بوو کە بەرامبەر بە دەوڵەتیان بوو. ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بە درێژایی 100 ساڵی بەرقەراربوونی ئەتوانین بڵین ئەمەی قوڵتر کردەوە. هەروەها ئەم دەسەڵاتە سادیە ماسۆشیە بە شێوەیەکی هەڕەمی لە لووتکەی دەسەڵاتەوە تا نزمترین ئاستی کۆمەڵایەتی دابەزێ خوارەوە. واتە لەم ڕوانگەیەوە دەتوانین ڕاوەیەکی دروست، ئەمە بەلامەوە گرنگە، بۆ بەشداریکردنی سەدەها هەزار چەکداری کورد لە پرۆسەی ئەنفالی گەری کورد لە باشووری کوردستاندا بکەین. هەر ڕاوێژکارێک واتە مستەشارێک بەرامبەر بە دەسەڵاتی حکوومەتی عێراق خۆی بە ماسۆشی دەزانی و بەرامبەر بە چەکدارەکانی خۆی و دانیشتوە بێدەسەڵاتەکەی خۆی بە سادی دادەنا، خۆی بەخوا دادەنا. پەنا بەخوا ئەم دیاردەیە خیانەت و جاشێتی لە تەواوی دەوڵەتەکانی تورکیا، ئێران، سووریا
بوونی هەبوو لە ڕاستیە دروست کرد لەژێر سایە ئەم قەوارە سادی ماسۆشیانەدا بەشی هەرە زۆری تاکەکانی کۆمەڵگا بۆ شتگەلێک لە دەرەوەی خۆیاندا ملکەچ کرابوون کە ئەمەش گوزارش لە جەوهەری نامۆبوونی خودی مرۆڤ دەکات. سێەم و کۆتایی لە ڕاستیە نازانم کاتمان چەندێک ما بێت. بەڵێ ملکەچکردن بۆ دەسەڵاتە نادیارەکان شێوازێکی تری نامۆبوون. بەلای فرۆمەوە دەسەڵات چەند شێوەیەکی هەیە. دەسەڵاتە دەرەکیەکان لە وێنەی کەسێک دامەزراوەیە یاخود یاسا تا دوایی خۆ دەنوێنن. دەسەڵاتە دوو دەسەڵات هەیە، دەسەڵاتێکی دەرەکیە دەسەڵاتێکی ناوەکی هەیە. دەسەڵاتە دەرەکیەکان چییە؟ کەسە دامەزراوەکانە یاسایە و هەتا دوایی. بەڵام لێرەدا شێوەیەکی دیکەی دەسەڵات بوونی هەیە کە دەسەڵاتی ناوەکیە. ئەوش ئەو دەسەڵاتانەیە کە بە ناوی ئەرک یا ویژدان یا منی باڵاوە کار دەکات. بە شێوەیەکی گشتی ئەم دەسەڵاتە بەهێزترە لە دەسەڵاتە دەرەکیەکان. ناوەڕۆکی ئەو کاروبارانی لە ناخی تاکەکانەوە سەرچاوە دەگرن زۆرجار گزارش لە حەز و خواستەکانی دەرونی تاکەکان ناکەن، بەڵکو دەربڕی کەلتور و پێوەرە کۆمەڵایەتیەکانن. ئەمە لە کاتێکا تاکەکان وا دادنێن کە ئەوە خۆیانن بڕیان لەسەر کاروبارەکان دەدەن، بۆیە هەرگیز ناتوانن دژ بەو کاروبارانە یاخی ببن مرۆڤ چۆن دژ بەخۆی یاخی ببێت. ڕێک هاوشێوەی ئەو ڕۆحی ڕەهایە ئەو پاڵەوانەیە کە ئامرازەکانی ڕۆحەکە هیگڵ لە فەلسەفەیە باسێکە چۆن باسی سەرکردەکانی وەک ڕێک هاوشێوەی ئەوەیە لە ڕاستیە باس لە ڕۆحی ڕەها و باس لە سەرکردەکانەکە. فرۆن دەسەڵاتە نادیارەکان بە نەبوونی ئازادی ئەرێنی لێک دەداتەوە. ئازادی ئەرێنی نەبوونی ئازادی ئەرێنی لێک دەداتەوە کە لە ئازادبوونی ناوەوەی تاک خۆ دەنوێنێت. بەواتایەکی تر دەرکەوتنی دەسەڵاتە نادیارەکان بە گەشەکردنی ئازادی نەرێنی لێک دەداتەوە کە مرۆڤ تەنها لە ڕووکاردا ئازاد دەکات، بەڵام دەیکاتە نێچیرێک بۆ گۆشەگیری و دڵەڕاوکێ و ئامرازێکی ئاسان بۆ ملکەچکردنی دەسەڵاتە نادیارەکان. بەم شێوەیە مرۆڤی ملکەچ بۆ دەسەڵاتە نادیارەکان ئەو مرۆڤەیە کە ئازادی و سربەخۆیی خۆی لەدەست داوە. ئەو بە ناوی دەسەڵاتێکی باڵاتر لە خۆی کار دەکات، بەڵام ناتوانێت بە ناوی خۆیەوە کار بکات. لەبەر ئەوەی ژینگەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی زۆر گرنگە بەهۆی هەلومەرجی مێژوویی و سروشتی داگیرکاری و پارچە پارچەکردنی کوردستان کە لە سایە ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ دەگاتە ترۆک و زاڵبوونی سیستمی خێڵایەتی لە کوردستاندا بە تایبەتی زاڵبوونی سیستمی خێڵایەتی لە کوردستاندا بە بێتوانایی و مقدماتێک ماوەتەوە، واتە ئەوانە هۆکارێک بوون کە تاکی کوردی وا لێ بکەن هەموو هەوڵدانێکی بۆچی بێ بۆ بەدەستهێنانی ئازادیە ڕووکەشەکان بەگەڕ بخات و سەرنجی بەلای ئازادکردنی ناخی خۆیدا نەچێت. بۆیە ئەو واقع داگیرکاری و پارچە پارچە بوونەی کە سایکس-پیکۆ قوڵتری کردووە نەیتوانیوە یارمەتی تاکی کوردی بدات بۆ گەشەکردنی کەسایەتی و بەرزکردنەوەی ئاکارەکانی. لەبەرەوە خەفەبوون کردبوون بۆتە کۆتی گردنی مرۆڤی کورد و وەک ئامرازێک بۆ دەسەڵاتە نادیارەکان بەکارهێنراوە. بۆیە جێگای سەرسوورمان نییە کە زۆر جار لا بدات و بە مەبەستی دەرباز بوون لەو کۆتانە هەڵەی گەورە بکات، بەمەش زیان لە کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی بدات کە بوونی تاکەکان هەر لەو چاوگۆ سەر هەڵدەدات کە تاکی خێڵەکی لە ژێر سایی خێڵدا پەروەردە دەبێت و بەها عەقڵیەت خوونەریتەکانی لەوە وەردەگرێت. بەم شێوەیە تاکی کوردی ئینتیمای بۆ خێڵ دەبێت و لەگەڵیدا کۆک دەبێت لە ئامانج و بنەما و شێوازەکانی بیرکردنەوە و ژیان تێدا. لەبەر ئەوەی دەوروبەر ڕێگای جوڵەی پێنادات و ئامرازەکانی پێشکەوتن و گەشەکردنی بۆ ئامادە ناکات و گەشەی کەسایەتیەکان سنووردار دەکات، بۆیە تاکی کوردی لە نامۆبوونێکی ڕاستەقینەدا ژیان بەسەر دەبات. ئەمە بە شێوازێکی شێوەکو شێوازی سێیەم، واتە هەر بۆیە سەیرەکەی پرۆسەی پەروەردەکردن پرۆسەی وەکوڵێ ئەو بوونە سروشتیە کوردیە تاکی کوردی سەیرەکەی زۆر بەدەگمەن ئێمە بەرچاومان نەکەوێت، ئەو مرۆڤە وەکوڵێ تەندروستانەمان بەرچاوەکەوێت. لە کۆتاییە ئەتوانین بڵێن نامۆبوون یەکێکە لەو کلیلە گرنگانەی کە دەتوانێت دەرگای جیهانێکی نادیار بەڕۆی مێژوونووس و توێژەرەکاندا بکاتەوە و زۆر نهێنی مێژوو ئاشکرا بکات و ئەڵقەی نادیاری ئەو مێژوە بدۆزێتەوە، چونکە هۆکاری ڕاستەقینەی ڕوودانی هەندێک داردە و ڕووداوی مێژوویە.
نامۆبوون دەردێکی دەرونی کۆمەڵایەتیە لە ڕاستیە اینجا ئەمە پەیوەندی بە مێژوون و سۆچیە ڕێک ئەو بیتۆتە تەقلیدیەکە لە زانکۆکانی ئێمە توێژینەوەی پێکرێت بە دڵنیاییەوە نامۆبوون دەردێکی دەرونی کۆمەڵایەتیەوە لە مرۆڤ دەکات لە کۆدا ون ببێت و ئازادیەکانی خۆی لەدەست بدات و شکۆ و گەورەی خۆی فەرامۆش بکات و شەرم لە دڵکاندنی ڕەسەنەتی خۆی بکات هاوکات تەواوی ئینتیماکانی بۆ بنەڕەتی خۆی لەدەست داوە بۆیە ئاساییە لە هەر کاتێکدا بێت هەموو کارێک دشت بە بنەڕەتەکەی خۆی ئەنجام بدات بۆیە نامۆبوونی خودی کوردیش پەیوەستە بە هەلومەرجی مێژووی کوردستان و زادەی دۆخی ژێردەستەیی کورد و دواکەوتنی و شێواوی سیستمی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردیە ڕێکەوتنامەی سایکسبی کۆش لە میانەی درێژەدان بە دۆخی ژێردەستەیی و پارچە پارچەکردنی کورد و کوردستاندا ڕۆڵی گەورەی لە پرۆسەی نامۆکردنی خودی کوردیدا کە گێڕا بۆیە کەسی نامۆ وەک ئامرازێک لەلایەن دوژمنانەوە بە ئاسانی بەکاردەهێنرێت ئەویش چێژ لە چەوسانەوەی ژێردەستەکانی وەردەگرێت و هاوکات خۆشحاڵە بەوەی گەورەکانی بیچەوسێنەوە و خۆشی ژێردەستەکانی و هاونیشتیمانیەکانی خۆی بچەوسێنێتەوە زۆر سپاس و لەبەرەوەی نووسینەکە تۆزێ هین بورد و حەزم کردوکو خۆی بیگەێنم من بووم تۆزێ وابەست بووم بە وەرەقەوە داوای لەبوردنەکەم زۆر سپاس بۆیەوە